ئێستا دێنە سەر کۆلینەرجیک سیستەم. بازانین کۆلینەرجیک سیستەم چێ گوتمان کۆلینەرجیک سیستەم واتە پاراسیمپەتاتیک ڕێککاری پاراسیمپەتاتیکەکەمان لۆ دەکەم. بابزانین ئەسیتایل کۆلاین چەند کار هەیە. ئەسیتایل کۆلاین لە کرێنیەڵش ئیش دەکا، یعنی لە سنترال نێروس سیستەمیش ئیش دەکا. ها بابەس بەغەڵەت نەڕۆین ئەسیتایل کۆلاین ئیلا لە پێڕۆپار نێروس سیستەم ئۆتۆنۆمیک نێروی سیستەمەکەیە، نە لە سۆماتیکیش هەیە کەوا باسمان کردن نیکۆتین ریسێپتەر هەیە، وهروەها لە برێنیش ئەمە هەیتمان باشە لە ناو برێنی ئەمە کۆگنیتیڤ فانکشنەکانمان هەیە، ئەویش هەر ئەسیتایل کۆلین دەبێتە هۆی ڕێکخستنی، وهروەها پەیوەندیدارە بە نەخۆشی ئەلزهایمەر. ئێستا لە ئینشاڵڵا لە دواهاتوودا باسی نەخۆشی ئەلزهایمەرش دەکەن هەر لەو لەکچەرەیدا. پاشانجی ئەمە لێرکوانە کرێنیەڵ نێروەکانمان هەیە. لە کرێنیەڵ نێروەکان ئەگە تەماشاکەین ئەوانەی پاراسیمپەتاتیک گوتمان، پاراسیمپەتاتیک لە چەند شوێنێک دەردەدرێت باشە. سیمپەتاتیک لێرکوانە بەس ئەمە سوێتینگمان هەیە باشە، T1 لە بۆ L2، بەڵام پاراسیمپەتاتیک لە سایکرال وهروەها کرێنیەڵ لێ پێی دەگوترێت کرێنیۆ سایکرال پاثوێ. ئەگە تەماشاکەین لێرکوانە دەمارێک دێ دەستە گانگلیایەکی لێوێن دەڕادەسی لە بۆ چاو. ئەسیتایل کۆلین بابزانین چی ئیشەچ هەیە لە چاو لە پاراسیمپەتاتیک دەبێتە هۆی میۆسس. لەوانە ئێستایەکە بگرێتەمە میۆسس چییە؟ بابین تەماشایەکی ئەو وێنەیە بکەین. میۆسس واتە contraction of the pupil، واتە دەبێتە هۆی ئەوە چاوێکی ئاساییە، دەبێتە هۆی ڕەشێنیەکەی چاوی زۆر کەم دەکا. ئەوانە دایمە زیاتر لە چ بەکاردێت لە نیەر ڤیژن، وهروەها لەو شوێنێکەوە لایت زۆر بەرزە، منە کەسێک تەماشای تیش خۆر دەکات لەوە چاوی ئەسێت دەدا دەم و دەست چاوی لە بۆ یەک دێتەوە پێی دەگوترێت میۆسس. بەڵام میدریاسس واتە dilatation of the pupil. لێرکوانەکە تەماشای میدریاسس بکەین ڕەشێنیەکەی چاو زۆر گەورە بووە، ئەوە زیاتر لە چیە؟ ئەوە لە سیمپەتاتیک ڕوودەدا، لەبۆی پێویستمان ئەمە تەماشای شوێنێکی زۆر دوور بکەین باشە. لێ چاومان تەواوە گەورە دەبی لێ بتوانین تەماشایەکی شوێنێکی دوورکەین. بۆ نە لەو حاڵەتێکەوە تو زۆر سترێسی لە شەقام دەڕۆی، بۆ نە شێرێک بە دوود دەکەوی، کاکەسەیەک بە تو دەکەوی وامانی قسەها بێغیرێتە لە خۆغاردەدا. لەو حاڵەتەی چاوی تەواوە گەورە دەبی، ڕەشێنەکەی لێ بتانی مەودایەکی زۆر دوور ببینی، خینەکەی زۆربەی لە بۆ پەلە ئەندامەکان دەسی، لە بۆ دەست و لاقەکانی دەسی لێ بتوانین تاو غاردە. لەو حاڵەتەیدا دایجێشن ڕاوە دەستی باشە، پاراسیمپەتاتیک ڕاوە دەستی دەبتە سیمپەتاتیک. بابین تەماشایەکی ئێرە بکەین بزانین بە چ حاڵەتێک دەبتە هۆی دروستبوونی میۆسس و هەروەها چ حاڵەتێک دەبتە هۆی دروستبوونی میدریاسس. ئەمە لە چاودا دوو نوع سفینکتەرمان هەیە، تەماشایەکی ئێرە بکەن زۆر بە جوانی دامنەیە. ئەمە سفینکتەر مەسڵەکانمان هەیە لەگەر ڕێدیال مەسڵەکان. ڕێدیال مەسڵەکان شکلەکەیان بەو شێوەیە، ئەوها لە بۆ لای دەرێتەستۆ، بەڵام سفینکتەرەکان هەر ناوەکەی لە خۆیتی خڕە. کاتێکەوە پاراسیمپەتاتیک نێروەک دێتن دایمە لێرکوانە ئەسیتایل کۆلین دەردەدرێت. ئەسیتایل کۆلین لێرکوانە مەسکارێنیک ریسێپتەرمان هەیە باشە، بەخۆی مەسکارێنیک تایپ سێشە ئێستا باسی دەکەین. ریسێپتەرمان هەیە مەسکارێنیک سێ لێرکوانە لەسەر سفینکتەر مەسلەکان دەبتە هۆی کۆنتراکشنی باشە، ئەکسایتیتەریە دەبێتە هۆی ئەوەی کەوا کۆنتراکشن بکە. لەو حاڵەتەی بەو شێوەی لێدە دەبتە میۆسس، لەبۆی ئەوانە بە شێوەیەکی باز نەینە کاتێکەوە کۆنتراکشن دەکەن ئەو ڕەشێنیە چاو کەم دەبتە هۆی میۆسس. بەڵام لە سیمپەتاتیک نێرڤ باشە ڕێدیال مەسڵەکان ئەوە دەبن کۆنتراکشن دەکەن. لەو حاڵەتەیدا ئەگە تەماشاکەین هەریەکە لە بۆ دوورە خۆی زیاتر دەستە دەرێ لێکە دەبتە هۆی میدریاسس. ئەوە حاڵەتەکەەوە دامانەیە پریتە لە میدریاسس. هاتەماشاکەین ڕەشێنیەکەی چاوە تەواو گەورە بووە، ها ڕەنجێنەکەی بەهاستەمە. سیمپەتاتیک و پاراسیمپەتاتیک دایمەن ئەکشنەکانیان opposite to each other باشە. سیمپەتاتیک دایمە مەگوتمان fight or flight، یان شەڕکە یان بابنین غاردە باوهای لێ بکەین. بەڵام پاراسیمپەتاتیک بریتە لە دایجێشن، بریتە لە ڕێست. ئەو دوو کەلیمەیە زۆر یارمەتیمان دەستا. ئەمە گوتمان دەبتە هۆی میۆسس، لەوەی تەنها دووریەکی نزیک ببینین باشە. وهروەها لە چاو دەبتە هۆی لاکرامیشن لە نێروی ڕقم 7 لێرکوانە دێ دەبتە هۆی لاکرامیشن. ئەویشان هەر بە ئەوجە تایپی مەسکارینگ ریسێپتەرەکەش دیاری بکەین. لێرکوانە کاتێکەوە ئەسیتایل کۆلینەکە دەردەدرێت لە بۆ چاو. لێرکوانە مەسکارینگ ریسێپتەرەکەمان تایپ سێە، MC باشە. MC ئەکسایتیتەریە لە داهاتوودا ئینشاڵڵا باسی دەکەین لە بە چ دەبتە ئەکسایتیتەری. لاکرامیشن دایمەن هەموو ئەکسۆکراین گڵاندەکان هەمویان MC-نە، مەسکارینگ ریسێپتەر تایپ سێنە باشە. لاکرامیشن واتە دەبتە هۆی گریان، تیۆرینگ، فرمێسک زیاد دەکە. ئەوە دەتانین بەچی بچوێن، نەها کابراایەک دائیمەن
ڕۆژە تا ئێوارێ لە ئیشەیە ماندیە سیمپەثاتیکە باشە بەڵام ئافرەتە چی هەیە لە مارێ لە خۆ بە ئیسراحەتە خۆی پاری دایتەوە هەرکو دێتەوە مارە قسۆکەچی گچکۆکەی لەگە بکە و ئافرەتە دەست بەگریانە دەکە لۆ چکە دایمە لە پارە سیمپەثاتیک بووە هیچ مشکلەی نەبوو ئەوە علمەوە لۆ سابەتی قسانە ناکەمەوە يعني خۆشم ناگرم ئەو جارە دێنە سەر سالیڤێشن هەر نەمانگو دایجێشنە نەمانگو ئەکسۆکراینەکانش ئەمسێنە کەواتە لە مەسکارنی سەیەکەی دەبتەوەی ئەوەی کەوا سالیڤێشن زیاد بکە لەوەی لیک زیاتر دەربدێ باشە لەو حاڵەتەی لە بۆ دایجێشن بەکاردێ ئەمە لێرکوانە نێرڤەکی زۆر مهممان هەیە پێی دەگوترێت ڤەیگەس نێروی ڕقمدا کرێنەوە ڕقمدا کۆمەرە ئیشە چییە یەک لەوانە دێ ئەو نێرڤە دێ دەستە هارت دەستە بڕۆنکای دەستە GIT باشە لە هارتی چتەکە لە هارت ئەمە مەسکارنیک تایپ 2مان هەیە ئێستا لەو لایبەتی تێڵ باسی لێو دەکەم لێرە بەس باسی دەکەم لەوەی هەر بیرکردن فکرەکەت دەربارەی هەبی مەسکارنیک ریسپتەر تایپ 2 ئینهیبیتەریە ڕەش بۆ ئینهیبیتەریە باشە واتە دایمەن ئەکتیڤەکەی ئەوەکەی ئیشەکەی نێگەتیڤە لێو دەبتەوەی کەوا هاڕڕیت کەم ببتەوە واروە ئەو خینەیەکەوا دەستە دەرێ لە هاڕڕیتی ئەویش کەم ببتۆ یعنی ئەو خینێکەوە لە دڵدا دەردەدرێت دایمەنەگە هاڕێت کەم ببتۆمە دڵ بە هێدیتر لێدا خینی دە توش کەمتر دەبتۆ ئەو دەدەینە سەر بڕۆنکایی دەبتەهۆی برۆنکۆ کۆنستریکشن ئەویشیان هەر بەهۆی ئەمسەوە باشە M3 با هەر زیاتر فکرەکەی فراوانکەین M3 هەتا ئێستا لە دوو جێی باسمان کردی ئەکسۆکراین گڵاندەکان و هەروەها لە سموث مەسڵەکان لێرکوانە لەو سموث مەسڵانە ئەگە تەمەشاکەین ئەوەش دایمەن ئەکسایتەیتەریە واتە پۆزەتیڤە ئیشەکەی باشە دەبتەهۆی کۆنتراکشنی دەبتەهۆی بابێنێرە پاراسیمپەتاتیکە دەبتەوەی برۆنکۆ کۆنستریکشن دەبتەوەی هۆی هەناسەی لە بەچش دەبتەوەی ئەوەی برۆنکۆ کۆنستریکشن لە بۆی پێویستی بە هەناسەیەکی کەمترە پێویستی بە ئۆتوەکی کەمترە چکەوە سیمپەثاتیک نییە ئیشەکی زۆر بکە باشە دایمەن خەریکی دایجێشنە دایجێشنیش پێویستی بە ئۆتوی کەمە لێش برۆنکۆ کۆنستریکشن دەکە و مرۆڤ مشکلە چینی هەناسەکی کەمتر وەردەگرێت لە GIT ئەمە HCl دەردەدرێت باشە GI سکریشن ئەوە بای M1 باشە مەسکارنیک تایپ 1 و هەروەها مۆتایلیتیەکەش زیاد دەکرێت ئەوەشیان بەهۆی M3ەوە هەروەتر باشە مەسکارنیک تایپ 3 یعنی جوڵەی پێریستاسەکەی ناو گەدە زیاد دەکا و دەکا خواردن زیاتر هەرز بیان هەنگوتمە پاراسیمپەتاتیک دایجێشنە تەواو وەروە HClش زیاد دەکە یژە لە بۆ دایجێشنی باش ئەوە کرێنەڵ نێرڤەکان تەواو بوون ئەو جارە دێنە سەر بەشە چیکە بە سیمپەتاتیکەی لە بۆ قسەچکە هەرگرین پاراسیمپەتاتیکە چکەش لێرکوانە لە سیکرۆل نێرڤەکان سیکرۆل 2 3 4 باشە لێرکوانە دێتن لە بۆ چێندەر دیسان لە بۆ GIT واروها لە بۆ بڵادر دائیمەن لە بۆ لاوەر ئەبدۆمینیە باشە سیکرۆل نێرڤەکان لە GIT ئەویش هەروەتر مۆتالیتی زیاد دەکە بەهۆی M3ەوە واروها مۆتالیتی بڵادەری زیاد دەکە ئەویش هەر بەهۆی M3ەوە دایمە ریلاکسیشنی ئەو سیمپتۆمانەش دەکەن یعنی دەبتەوە یورینیشن دائما ئینسان لە حاڵەتی پاراسیمپەتاتیک دەبێتە زیاتر و دەبێتەوەی یورینیشن ئەوش ئێستا لە کۆمەرە نەخۆشیێک بەکەلکمان دێ باشە لێرکوانە ئەمە T1 لە بۆ L2 ئەمە پێی دەرێن سیمپەثاتیک بەڵام لەو شوێنە زۆر تایبەتە ئەمە لێرکوانە لە سیمپەثاتیکی باشە لە پۆست گانگلیۆنیک سیمپەثاتیک گوتمە پێست گانگلیۆنیک سیمپەثاتیک چییە باشە سیمپەثاتیک گوتمان ئەدرینێرجیکە باشە بەڵام لێرکوانە کۆلینێرجیکە بەس لە سوێتینگ سوێت گڵاندەکانی سکین باشە لێرکوانە دەبتەوەی سوێتینگ ئەوش هەر سەر بە پارە سیمپەثاتیکە لێرکوانە لێرکوانەش باسی ئەومان کرد باش ئەسیتایل کۆلاین کاتێکەوە دەردەدرێت جارە لە بۆ مەسڵەکان سکەڵتەڵ مەسڵەکان سکەڵتەڵ مەسڵ ئەسیتایل کۆلاین لێرکوانەمە نیۆڕۆمەسکولار جەنکشنی پێدەرێن نیۆڕۆمەسکولار جەنکشن چی لێرە هەیە نیکۆتینیک ریسپتەرمان هەیە ئەو نیکۆتینیک ریسپتەرە لە سەر مەسڵەکان هەیە دەبتەوەی کۆنتراکشن ئۆف دە سکێڵتەڵ
مەسڵ کەواتە سکەلتەل مەسڵ چ ئەوەکە سۆماتیکە سۆماتیک نێرڤ سیستەمە نەک ئۆتۆنۆمیک نێرڤ سیستەم کەواتە ئەسیتایل کۆڵین لە سۆماتیک نێرڤ سیستەمیش کاری هەیە لە کۆنتراکشنی سکەلتەل مەسڵەکان و هەروەها لە سنترال نێرڤ سیستەمی لە بۆ کۆگنیتیڤ فانکشنیش هەر وەتر کاری هەیە دێنە سەر ئێرە باشە ئەمە کەسە تا ئێستا و پرسیارەی نەکرد ئەمە بەخۆی لە لەشدا با بێنە سەر واقعی لەش کاتێکەوە گوتمان ئۆتۆنۆمیک نێرڤ سیستەم ئەمە دوو دەردراومان هەیە کە ئەسیتایل کۆڵین دوو نیۆرۆترانسمیتەرمان هەیە ئەسیتایل کۆڵین و نۆرئپینفرین بەخۆی ئەمە ئەسیتایل کۆڵینمان هەیە لەش بەس لۆ ئەمە ناومان لەو دوو ڕیسێپتەری جیا کردیتەوە هەر دوو ڕیسێپتەر هەر ئەسیتایل کۆڵینی وەردەگرن هەم مەسکارینیک ڕیسێپتەر هەم نیکۆتینیک ڕیسێپتەر باشە هەردووچی خۆ هەر ئەسیتایل کۆڵین وەردەگرن باشە ئەمە لۆ ناوەکەمان لی جیا کردیتەوە لەبەرەوەی ئەمە هاتین هەندێک مادەماندایە مەسکارینیک ڕیسێپتەر هێشتا ناومان نەنابوو مەسکارینیک هەستانی چمان کرد مادەک هەبوو لەناو مەشرومی باشە لەناو کوارج پۆیزنیک مەشروم ناو کواریگەکی ژارەوی هەستان دامانە مەسکارینی تێدا بۆ ئەو مەسکارینەماندا مرۆڤی تەمەشامان کرد هەندێک لەو ڕیسێپتەرانە های ئەفینیتیان هەبوو لە بۆ ئەو مەسکارینی لێ ناومە لێنە مەسکارینیک ڕیسێپتەر کەوا ئێستا ئەمە پێی دەرە مەسکارینیک ڕیسێپتەر تایپ 1 2 3 4 5 تایپمان هەیە باشە ئەسیتایل کۆڵین دەتوانی ئاکتیڤیشنی ئەو ڕیسێپتەرانە بکات بەڵام مەسکارینیک های ئەفینیتی لە بۆ هەیە باشە و هەروەها لە بۆ نیکۆتینیکیش لۆ ئەفینیتی هەیە ئەو ڕیسێپتەرانە بەڵام ڕیسێپتەرە چکەمان هەبوو ئەوش هەر بە ئەسیتایل کۆڵینەوە ئەکتیڤیت دەبوو بەڵام ئەو جارە تەمەشامان کرد لۆ ئەفینیتی هەیە لە بۆ مەسکارین ئەدی هەستا نیکۆتینماندا نیکۆتین معلومی جەنابتانە ناو سمۆکینگدا یعنی بابێن جگارە کێشان تەمەشامان کرد های ئەفینیتی هەبوو لە بۆ نیکۆتینی لێ ئەو ناوەمان لێنە مەسکارینیک ڕیسێپتەر و هەروەها نیکۆتینیک ڕیسێپتەرە بۆی فکرێکتان دەربارەی هەبی ئەوەشان لێرکوانە شێوەی ئەسیتایل کۆلینە باشە نیۆرۆترانسمیتەرە دێنە سەر ڕیسێپتەرەکان کۆلینەرجیک ڕیسێپتەرز کۆلینەرجیک ڕیسێپتەر با ئەمە جارە بزانین ئەسیتایل کۆلین کو دروست دەکرێت لێرکوانە ئەمە مایتۆکۆندریامان هەیە لە مێتابۆلیزمی ئەمە چمان بەدەست دەکەوی ئەسیتایل کۆئی و هەروەها کۆلینیش لە دایت وەردەگرین باشە ئەوجا ئەو کۆلینە لەگەر سۆدیۆمی بە سپێشەل ترانسپۆرتەرەکی دێتە ناو ئەو خانەی باشە پری سایناپتی خانەکەی پری سایناپتی نیۆرۆنەکەی با بڵێن لەگەر ئەسیتایل کۆلین یەک دەگری دەبتە هۆی دروستکردنی عفوا لەگەر ئەسیتایل کۆ ئەی یعنی ئەسیتایل کۆئەنزایم ئەی لە کۆلین یەک دەگرن دەبتە هۆی دروستکردنی ئەسیتایل کۆلین ئەسیتایل کۆلین دەخرێتە ناو ئەو ڤیسیکڵانە بەڵام دەرنادرێت ئەدی چ وەختێک دەردەدرێ وەختی کەوە ئاکشن پۆتێنشیالێک دێن وەختی کەوە ئاکشن بکەنەوە ئاکشن پۆتێنشیالێک لەسەرەوە ڕادێتە خوارێ باشە لەو حاڵەتەیدا کالیسیۆم چەناڵەکان دەکرێنەوە کالیسیۆمەکان دێنە ناو خانەکە وەختی کالیسیۆمەکان دێن وە دەکا ئەکتیڤیشنی ئەو فیزیکڵانە دەکات لە بۆی ببتە ئەکسۆسایتۆس و بستە ناو سایناپتیکۆ و ئەسیتایل کۆلینەکە دەردەدرێت باشە ئەوە هەم دروست بوونی ئەسیتایل کۆلین هەم کوش با بڵێن لە چ حاڵەتێکیدا دەردەدرێت پاژەوەی ئەسیتایل کۆلین دەردرا ئەمە لێرکوانە چەندەوە ڕیسێپتەرەکمان هەیە لێرە ئەمە نیکۆتینیک ڕیسێپتەرمان هەیە باشە لەگەر ئەوان هەردووچان مەسکارینیک ڕیسێپتەرن مەسکارینیک ڕیسێپتەرن باشە یەکەچان ئەکسایتێتەر یەکەچان ئینهیبیتەری ئێستا باسی لێوە دەکەین لە نیکۆتینیک ڕیسێپتەرەکان نیکۆتینیک ڕیسێپتەر چ نوع ڕیسێپتەرەکە نیکۆتینیک ڕیسێپتەر لایگاند گەیتد ئایۆن چەناڵە یعنی کاتێکەوە ئەو لایگاند دەدێ ئەسکەوە ئەسیتایل کۆلینە بەو نیکۆتینیک ڕیسێپتەری وەدەنووسێ لێرکوان ئەمە دەرکەکمان هەیە ئەو NA چەناڵانە هەمووی قەپاتن هەمویان دەرکەچان هەیە وەختی ئەسیتایل کۆلین دێ وەکو لیگاندێک بەو ڕیسێپتەری وەدەنووسێ ئەو دەرکە ئەو هەیە دەبتۆ باشە وەختی دەبتۆ سۆدیۆم دەستە ناو خانەکەی وەختی سۆدیۆم دەستە ناو خانەی چی لێ دێ ئەوە هەمان لە نێرف خوێندیتمان دەبتەوەی دیپۆلەرایزیشن خانە لە حاڵەتی ئاسایی سالب هەفتەیە لە دیپۆلەرایزیشن دێ ئەتا دەبتە موجب و کۆنتراکشنی خۆی دەکەم ئەوە لە چێمە هەیە لە سکێڵتەڵ مەسڵەکان سکێڵتەڵ مەسڵ چمان هەیە نیکۆتینیک ڕیسێپتەر نیۆڕۆمەسکولار جەنکشنەکان باشە لێوێندەر لێ گوتمان ئەسیتایل کۆلین کاری هەیە لە سۆماتیک سێڵەکانیش دێنە سەر لایەکەیت کە دائیمەن
بابرين ماسكارنيك ريسبتر قتك ديتيل ترى اما هروتر اسيتايل كو ايمان هي لنهو ميتوكوندريا لميتابوليزم برهمان هنا لقى كوليني دين يقدر دب نوعي اسي دروس كني اسيتايل كولين كذا سناو فيزيكال اكشن بوتنشال لك ديتا خواري كالسيوم لا دروي خاني ديتا ناو خاني بهوي او اكشن بوتنشال وهو دبتوي اكتيفيشني او فيزيكالي كابتي هوي اكسوسايتوس اسيتايل كولين كبيت باش هوي اسيتايل كولين هات دري ديت كاوزاره بماسكارنيك ريسبتر كان هو دمسي ليركو انا مدو تايبي باس دكين باشا اوانا بيان دا قوتريه جي بروتين كابلت ريسبتر باشا جي بروتين سيا او نوعها او هذا تقريبا كومر بروتين هيك بوشيوه باشا اوانا جي بروتين كابلت ريسبتر اوانا ريسبتر كان او اسيتايل كولين انا دي بوانا ودمسي ليركو انا مدون من من ده اي في نوت سيلا كان سيا اما هارتمان هي باشا ليركو انا اوانا بيدا قوتري اي في نوت كوا خانينا كوا كهرباء برهم ديرين لدل اي في نوت سيلا كان من هي كوا ماسكارني يك دقيقة بها هر بنوسين بي باشا اي في نوت سيلا كان ماسكارني ريسبتر تايب كيوان لسلا كوا ايشاكيتيا انهبيتاريا او زي استباز دكين لبت انهبيتاريا وهروها لبرتسش هر همان استايل كولينكاتي كوا لبوس سموث مسلكان دتي كوا ام 3 ماسكارني ريسبتر تايب سيان لسلا ليندر اكسايتيتاريا واتا كارلك كي بوزيتيفا ليركوانا نيجاتيفا باشا ليركوانا باو ناوش بيربين او جي بيدا قوتري جي اي باشا واتا جي انهبيتاري ليركوانا او جي بيدا قوتري جي اس ياخد جي كيو او دناوي هي بابي نوسر بابتك اسيتايل كولين دي ليركوانا كم زباسي اي فينو دا كامكين انهبيتاريا كي واتا ماسكارنيك سيل ماسكارنيك ريسبتر تايب 2 وهروها تايب 4 كي دائما زوتا كان دوتسا وليركوانش يك سي بنت واتا ماسكارنيك ريسبتر تايب 1 تايب سي تايب بنت بابيم زي ماسكارنيك ريسبتر ليركوانا تستكا ليركوانا كاتيكا اسيتايل كولين بجي كابلت بروتين كي ودنوسيا ودكا او جي انهبيتر بروتين اي تي بي دكاتا اي دي بي دائما فوسفورش دبا اكتيف دبي ديت سي شكمان لبو دكا دي او جيا سي جوري هي الفاي هي دقوا نزول اويها الفاي هي باشا وهروها بيتاي هي لقر كامل الفا كيدي با ادينايلين سايكليسو ودنسي او ادينايلين سايكليسو ايشيتيا او ايشي اويا اي تي بي ادينو ترايفوسفيت بكاتا سايكليك اي ام بي اما كمان تمونو باشا او ايشيتيا سايكليك اي ام بي ايشيتيا سايكليك اي ام بي ديتن دبتوهوي بروتين كاينيسي تايب 1 اي باشا يعني الفا بابرين تكلم انا جي الفا كي اجدكا او بروتين كاينيسانه ايشانسي دبتوهوي فوسفوريليشني بروتين كاين كه وش فوسفوريليشني بروتين كاين كده كان اكتيف دبن بس ليرا ما تسمان هي جي الفا كوتشي ديتن انهبيتري ادينالين سايكليز دكا لو عالتي اما تستيلي دي او اي تي بي دير كنا كم ناكو يعني غلط باشا اي تي بي كتستيلي دي كم تردبت السايكليك اي ام بي لو حالتي اما كم تر بروتين كاينيس ما بدز دكي لو حالتي اما كم تر بروتيني فوسفوريليت دكينو بروتين كان كم تر اكتيفيت دبن لو شانال كان من داخل الزور بي تك شانال كان تنزور بيان بروتينا لو صوديوم شانال كان داخل بابزاني نوع اكيد كيت دكا او هي نادم صوديوم شنال كان دابخري صوديوم نياتو جوريكا تخانه ديبولاريزيشن ناكن ناوي هر سالبه شتوش كجركا هر دستي دي او جي بروتين بيتا وغاما كيدي دتي باك كالسيوم شنال كان ودنسي كالسيوم لنا خاني زور او كالسيوم شنال انا اكتيفيت بيدك كالسيوم كان دس ندري كاتا بوزيتيف دس دري خاني كاتا ناو خانه سالب دبي نيجاتيف كاتا دبتا هايبر بولارايز باشا يعني او خاني هر اكتيف نابي يوجد اگر خانكش اكتيف نبي انا رشكينو اگر خانكش اكتيف نبي لو حالتي تصير دي لداني دل هارت ريت كم دبتو كنت دبتو او اي بينوت سيرا كان انهبيتوريا لو مش بيدرين ماسكارنيك ريسبتور تايب 2 كا انهبيتوريا بابرين اكسايتيتوريا كيف زين كو اجدكا او باسي اما تايب 2 ماسكارنيك ريسبتور تايب 2 تايب 4 كما كرت دين باسي M1 M3
M5 دەکەین تەماشایەکی ئێرە دەکەین ئەسیتایل کۆلین دیە بە ریسپتەرەکەی وە دەنووسێت چی پرۆتینەکەی ئەکتیڤ دەکات GTPەکە دەبتە GDP فۆسفۆریلیت دەبی ئەوە ئەکتیڤ دەبی دێتە سەر فۆسفۆلایپێز C ئەویان پێ دەگوترێت فۆسفۆلایپێز C باشە فۆسفۆلایپێز C دێتە سەر هەر سێڵ مێمبرێنەکە شتێکمان هەیە بەناوی PIP2 ناوەکی باوکیمیستری زۆر دوور و درێژە بوو باشە ئەویش دەبتە هۆی برێک داون یعنی ئەو پیپتووە برێک داون دەبی لە بۆ دای ئەسیل گلیسرۆل باشە لەگەر ئینسۆنیتر ترایفۆسفێت ئەو ناونە پێویست ناکە بزانانی هەر فکرێکی وەگرە دای ئەسیل گلیسرۆلەکە دەبتە هۆی ئەوەی پرۆتین کانیزەکان زیاتر بن باش ئەکتیڤیتیی زیاتر بی ئەوش دەبتە هۆی ئەوەی کا پرۆتین ئەو فۆسفۆریلیشنی پرۆتینەکان زیاتر بی کەواتە پرۆتینەکان زیاتر ئەکتیڤ دەبی کەواتە سۆدیۆم چەناڵەکان دەکرێتەوە باشە لەو حاڵەتەی وهروەها IP ئەوە بابرین ئینسۆنیتر ترایفۆسفێتەکە دەبتە هۆی ئەوەی کەوا لێرکوانە بنووسین کۆرە نووسرایم دەبتە هۆی ئەوەی کەوا سایکلۆپلاسمیک ڕێتیکولەمەکە سایکلۆپلاسمیک ڕێتیکولەم واتە SR ئەوە چی تێدایە کالیسیۆمی ستۆرکە دێ دەبتە هۆی ئەوەی ریلیسی ئەو کالیسیۆمی بکە لێرکوانە عەفوەن ریلیسی کالیسیۆمەکەی بکە وەختی کالیسیۆمیش دەردەدرێت ئەویش هەر دەبتە هۆی ئەوەی کەوا زیاتر پرۆتینەکان ئەکتیڤێت بکە لێ NA زیاتر دێتە ژۆرێ یان بە هەر ناوعچکە بێ ئەو پرۆتین فۆسفۆریلیت پرۆتینانە دەبتە هۆی دیپۆلاڕایزیشن یاخود بابرێن ئیشەکەی دەبتە هۆی ئەکسایتێتەریە باشە ئێستا باسی ئەوانەمان کرد کەواتە لێرکۆنە من نیکۆتینێک ڕسپتەرمان هەبوو لەگەڵ مەسکارنێک ڕسپتەر هەدوو تایپی هەم ئینهیبیتێرەکەی هەم ئەکسایتێتەریەکەی ئەوانە ئێستا زۆر بەکەلکمان دێ لە سلایدی پاشە با پێشانجی باسی شتێکی بکەین ئێستا ئەمە زانیمان ئیشی ئەسیتایل کۆلینی چییە باشە ئەمە لۆچی دەرمانی دروست دەکەین لۆ هەر بخۆمان ئەسیتایل کۆلین نەدەینەوە نەخۆشەکەوتەوە ئەوجا عەفوەن باسی شتێکمان نەکردێ با باسی ئەویش بکەین ئەوجا ئەسیتایل کۆلین ئەو خانەی نابێ هەر ستیمولێت کۆنتراکشن کەودان ئەوە نەبی دێتی چمان هەیە ئەسیتایل کۆلین ئیستەرێسمان هەیە باشە ئەوە دێت دەکە برێک داونی ئەسیتایل کۆلین دەکات لە بۆ کۆلینەکە کەوا دوای بەکاردێتەوە لەگەر ئەسیتیت کۆلین و ئەسیتیت باشە لەو حاڵەتەی وە دەکات ئەو مەسڵانە ریلاکسیشن بکاتەوە دووبارە ریلاکسیشن بکاتەوە بەڵام لێرکوانە ئەسیتایل کۆلینەکەی ئێرە کەوا دێنێرکوانە ئەوەش هەروەتر هەمان بابەتە ئەسیتایل کۆلین ئیستەرێسمان هەیە دەیکاتەوە کۆلین و ئەسیتیت باشە لێرکوانش ئەوانە هەر بابرێن لە ڕسپتەرەکەی دەبنەوە و هەروە کاریگەریان نابین باوجەمە بزانین لۆچە ئەمە پێویستمان بۆیە کەوا دڕەجی دروستکەین لەبووی ئەمە ئەسیتایل کۆلین باشە چەند تایبەتمەندیەکی هەیە کەوا بەکەلی نالۆێ ئەمە بکەینە دەرمان لێ ئەمە هەندێک دەرمانی دروست دەکەین پێ دەگوترێت کۆلینۆمیمیتیک دڕک یعنی هەمان میمیتیک تودا ئەسیتایل کۆلین یعنی هەمان کاریگەری ئەسیتایل کۆلین هەیە باشە خەم جواب قسەکەی دەکەم ئەمە لێ ئەسیتایل کۆلین نەدەینێ لەبەرەوەی یەکەم شت شۆرت دیوریشنە لۆ شۆرت دیوریشنە لەبۆی ئەمە ئەسیتایل کۆلین ئیستەرێسمان هەیە دەم و دەست برێک داونی دەکەوتەوە یعنی ئەسیتایل کۆلینەکەی نهێڵتوە لێ بەکەلێک نایوەکو دەرمان بدرێتە نەخۆشی وهروە لیسلەکتیڤیتی لۆ لیسلەکتیڤیتیە لەبۆی ئەمە لەوانێ بمانەوێت بەس مەسکارنیک ڕسپتەرەکان ئەکتیڤێت بکەین نەک نیکۆتینیک ڕسپتەر کەچی ئەو هەمووی دەکە یعنی کۆمەڵە کارێک دەکە لێ ئەمە ناتوانین ئەسیتایل کۆلین یعنی زۆر ڕێگە بەکارهێنانی وەکو دەرمان دێن لە جیاتیان چمان هەیە لە جیاتیانجێ ئەمە کۆلینێرجیک ئەگۆنستمان هەیە باشە کۆلینێرجیک ئەگۆنست یعنی ئەوانی کەوا کار دەکەن وەکو ئەسیتایل کۆلینی باشە پێ دەگوترێت پاراسیمپاتۆمیمیتیک لەبۆی ئیشەکەشی چیە دایمەن پاراسیمپەثاتیکە لە بابەتی مەسکارنیک ڕسپتەر باشە نازانم وەختەکە لەوانەیە زۆر دوور درێژ بێتەوە بەس علم هەر خۆشە ئەمە نیکۆتینیک ڕسپتەرمان هەبوو باشە نیکۆتینیک ئەسیتایل کۆلاین باوها نەنووسین خۆی لە شێوازە عیلمەکەی بۆ شێوە دەنووسێت نیکۆتینیک ئەسیتایل کۆلاین ڕسپتەر باشە ئەگەر ئەمن بین نیکۆتین یان لابینی بدەینە نەخۆشەکی هەردووچیان دەبنەوەی ئەوەی کەوا بۆ ڕسپتەری وە بنووسێ بابرین نیکۆتین تا بابین باسەکی نیکۆتینی بکەین ئەو دەچینە سەر مەسکارنی ئەگەمە هاتوو نیکۆتینماندایە نەخۆشەکی نیکۆتین چیە نیکۆتین لەناو سمۆکینگدایە کاکە بە کوردیەکەیشی ژارە هیچ سوودەکی نییە یەک سوودی هەیە ئەوش چییە کابراایەک بەخۆی سمۆکەر بووە دەوێ واز دەستگاری بینی ئەمە نیکۆتینیک پاچمان هەیە
باشە لەزگەکە لە پشتی دەدرێت زۆر جاروێ یان لە شوێنێکێ نیکۆتینی تێدا لۆچکە و کەسە ئەدیکشنی هەیە لە بۆ نیکۆتین وی لێ دەکا یعنی سمۆکینگ نەکات چکە سمۆکینگ باشە سمۆکینگ یعنی تو سیەکانیشت وێران دەبی خۆم بەس مەوزوعەکە نیکۆتین نییە ئەنواع ژاریت کەشی دێ بەڵام نیکۆتینەکە دەبتەوەی چی نیکۆتینەکە دایمە لە سمۆکینگی دەبتەوەی ئەدیکشن لێ نیکۆتین پاچ لەبۆی بەکاردێ بەڵام بامە بین نیکۆتینی بدەینە بە شەرەکی دوو نەوعە ئەو نیکۆتینە دوو کاری دەکات ئەگەر بەس سمۆڵ دۆسمان دامانی وەروە بە لارج دۆس نیکۆتین هەم ئاکتیڤیت و هەم ئینهیبیشنی گانگلیۆنی دەکات گوتمان نیکۆتینەکان لە چی هەنە تەمشەیە چێرە بکەین ئەوانە هەر هەمویان نیکۆتینێک ڕسێپتر لە هەموو گانگلیۆنەکان هەیە باشە دەستەکە هەم دەبتە هۆی ئەکسایتێشن هەم ئینهیبیشن ینی ئەوە ئەم زۆر سەرم بۆی سوڕما لەبەر چکگە لارج دۆسماندایە ئەمە باشە ئۆڤەر ستیمولیتد دەبی ئەوش هەر دەبتە هۆی ئەوەی کەەوە خانەکە ئەکسایتێشن نەبی ئەوش هەر دەبتەوە ئینهیبیتەری باشە بابینە سەر سمۆڵ دۆسەکەی ئەگەر ئەمە سمۆڵ دۆسمان بەکارهێنا لە نیکۆتین ئەکە سمۆڵ دۆسمان بەکارهێنا ئۆتۆنۆمی گانگلیایەکان چ لێ دەکا ئاکتیڤیتیان دەکەن ئاکتیڤیتی ئۆتۆنۆمی گانگلیایەکان دەکەن لەو حاڵەتەی چ ڕوودەدا هەم پارەسیمپەتاتیک ڕوودەدا باشە هەم سیمپەتاتیک ڕوودەدا واتە هایپەرتێنشن ڕوودەدا تەکیکاردیا ڕوودەدا GIT پێریستالسە زیاد دەبی گوتمان ئەمە گوتمان هارتڕێتیش زیاد دەبی کەواتە هەم سیمپەتاتیک هەر پارەسیمپەتاتیک هەمووی زیاد دەکات HCL زیاد دەکات لە گاستریک ئەوە ئەگە سمۆڵ دۆس نیکۆتینی ئەدێگە لارج دۆسمان بەکارینە لە لارج دۆسی ئەو هەر لە بۆ زانیاری خۆتانە و بابەتەم لە لارج دۆسی ئینهیبیتی گانگلیۆنەکەی دەکات باشە بلۆکی گانگلیۆنەکەی دەکات بلۆک ئۆتۆنۆمی گانگلیۆن دەبتەوەی هاڕێت زۆر کەمتۆ هایپۆتێنشن و هەروەها CNS دیپرێشن لێ نیکۆتین بە هەموو نەوعی ژەهرە دێنە سەر ئێرکوانە کۆلینەرجیک ئەگۆنست پارەسیمپاتۆمیمیتیک باشە ئەمە گوتمان لۆچە ئەسیتایل کۆلینی بەکار ناینی لۆچە ئەسیتایل کۆلینی بەکار ناینی لێ هەستان کۆمەرە دەرمانێکمان دروست کرد ئەو دەرمانانە بە دوو شێوە کار دەکەن شێوەیەکیان دێ دایرەکتلی باشە دایرەکتلی بایندی ئەو ڕسێپتەرانە دەبی ئەوەکەیت کەیان دێ ئەو ئەسیتایل کۆلین ئیستەریسی ئینهیبیت دەکەن ئەگەمە ئەسیتایل کۆلین ئیستەریسمانی ئینهیبیت کرد ئەسیتایل کۆلین لە سایناپس زیاد دەبی و هەروە ئەگەمە بەخۆشمان هەستان ئەکتیڤیتی ئەو ڕسێپتەرەشمان کرد ئەو ژانی هەروە چوو ئەسیتایل کۆلین کاری کردووە لێ ئەمە دوو شێوەمان هەیە دایرکت ئەنی دایرکت فەرقەچ هەیە دایرکت ئەگۆنست دەبتە هۆی ئەوەی کەوە بە ڕسێپتەرەکەی دایرکتلی بە ڕسێپتەرەکەی وەدەنووسێ و ئەکتیڤیتی دەکە بەڵام ئین دایرکتەکە ئەسیتایل کۆلین ئیستەریسی بلۆک دەکە دەبتەوەی زیادبوونی ئەسیتایل کۆلین لەناو سایناپسەکەی چمان هەیە ئەمە بێثانیکۆڵمان هەیە لەگەر مێثانیکۆڵ لەگەر پیلۆکارپین لەگەر کارباکۆڵ باشە ئەوانە هەریەکە و تایبەتمەندی خۆیان هەیە ئەگە بینە سەر بێثانیکۆڵ مۆر ئاکتینگی هەیە لەسەر M3 باشە مێثانیکۆڵش هەروەتر هەر لەسەر M3 پیلۆکارپین بابین باسێکی ئەو دەرمانانە ئێستا بە تەسەسول دەکەین ئەوان هەردووچیان لەسەر مەسکارنێک ڕسەپتەرەکان ئیش دەکەن بەڵام کارباکۆڵ هەم لەسەر مەسکارنێک ڕسەپتەر هەم لەسەر نیکۆتینێک ڕسەپتەر کار دەکە لێ لیست سلێکتیڤە لێ ئێستاکە عالیەم بەکار نایە بەس بێکنەوەی بەکاردێ بە ئای درۆپ لە بۆ گلاکۆم باشە بابرین کابرێک ئەوسP هەیە لە چاوی ئللا لە بۆ حاڵەتەی بەکار دێ ئەوش ئێستا شتی باشترمان هەیە ئەو کەمتر بەکار نەهێنرێ لە بۆی ئەکتیڤیتی هات دووشی دەکە مەسکارنێک ئەن نیکۆتینیشی دەکە لێکەش بەکار نە باشە ئین دایرکتەکە چمان هەیە ئەوە دایرکتەکەمان زانی باشە پێی دەگوتێ مەسکارنێک ئەگۆنستی پێدەگوترێت زیاتر ئەوانە دائیمەن کەلیمەی کۆڵیان تێدایە کۆڵ باشە تەماشایەرەکە میثانی کۆڵ بێثانی کۆڵ عەفوەن میثاکۆڵین یەک دقیقە کارباکۆڵ باشە لەگە پیلۆکارپین لە بۆ زیرۆستۆمیای بەکاردێن یعنی کەسێک دڕای ماوستی هەیە زۆر برادرێکمانە بوو لە کورسی یادگەی ئەو
پیلۆکارپینی کولە بەرکرد بوو هەستا بوو گوتیام لۆکەرەکەم هەیە لە کولیە ئەو لۆکەرە ناوی پیە یعنی لە ئەی ڕادەست پێ دەکا پێ تا زێت ناوی پێ لۆکەرەکەم باشە ئەو لۆکەرەم پین کردیە پینکردن هەیە لە تەلگرامی ئەو لۆکەرەم پین کردیە باشە ئەو لۆکەرە دەبە ئاوە چی تێدا ئەو خەیاڵی لۆ کردبوو دەفتە چە پی لۆکەر پین پیلۆکەر پین پیلۆکەر پین ئیشی چیە زیرۆستۆمیای چا دەکە درای ماوت لەوە چکە دەبە ئاوە چی تێدا ئەو هەر لە بۆ ئاسان لەبەرکردنی باشە یان کارباکۆڵ یعنی کارەبای سارد کارەبای ساردای من بابنەجێ ئێمە ئیشمان پێ نابی لێش ڕێی یوزت زۆر بەدەگوان بەکاردێن مەسکارنێک ڕسپتەر نیکۆتینێک ڕسپتەر کار پێ دەکات بێثانی کردی بێ بێستانی سارد باشە میثاکۆڵین میسی باشە ئێستا ئەوانش وە دەکەن ئینشاڵڵا ئاسانتر لەبەر بکرێ ئیندایرکت ئەمە ئیندایرکت ئەگۆنستمان هەیە ئیندایرکت ئەگۆنستەکانیش دائیمەن کەلیمەی با بڵێن ستیگمایان پێوێ ستیگمین کوبێن ئەوەی لەبەرکەین ئەمە ئێستا ها نەوە کوڕک پێیا بوونە نازم پێیان دەگوترێت سیگما شتە چوە باشە کۆمە فێمنیستمان هەیە لە ئافرەت لە کوڕ سیگمامان هەیە سیگما چی على اساس ملەتی بە هیچ کەسێکی نییە ئەو کابرا ریڤرسیبڵە یعنی جارێ دەرێ قەت قەدەمەژنی ناینم قسەکەشی وە نییە دائیمەن ریڤرسیبڵ دەبی ئیندایرکت ئەگۆنست ریڤرسیبڵ یعنی دوای دەگەڕێتەوە پەشیمان دەبتەوە کاکە دەچی ژنی دێنی پەشیمان دەبتەوە عەفوەن قسەکان لە خۆشیە پەشیمان دەبتەوە لێ ئەوانەی کەلیمەی ستیگمینیان تێدایە ستیگمایان ستیگمینەها لێرکوانە هەر هەمیان ریڤرسیبڵ یعنی چی یعنی پاش ئەوەی بە ئەسیتال کۆلین ئیستەرێسی وەدەنووسێ پاش مودەچی لێ دەبتەوە بەڵام ئەمە ئیڕڤرسیبڵمان هەیە کەوا ڤێری ڤێری تۆکسیکە ئۆرگانۆفۆسفەتیکمان هەیە باشە یەک دەرمانمان هەیەکەوە بەکاربێت ئیکۆثایۆفیت ئێش ئێستا کەم بەکاردێ لەبەرەوەی زۆر خەتەرە بەکارهێنانی هەتە دەبتەوەی مردن سە پێدانرم لۆچە هەنی ئەمە دەرین زۆر خەتەرە ئۆرگانۆفۆسفەتیک ئەمە گاسێکمان هەیە پێی دەگوترێت سارین گاز ئەو سارینە یعنی هەتتا لە کیمیابارانی هەڵەبجا بەکارهات نەک تەنها بە ئین حاڵەش یعنی هەڵبێمیشی هەتتا بە پێست شتکەوی ئەوە ژەهرە کوی پێت کات ئەتو دەبی ڕاست تەواو بچی خەستەخانەی لۆ چونکە ئەو ژەهرە پێنیتریشن دەکەن زۆربیان باشە باڵێن لە برین بلاد باریەرەکە دەستنە ژۆری وهروە لە بۆ ناو قەلبیش دەچن لە سۆڵی بڵن غێری ئیکۆثایۆفیت ئیلا ئەویان بەکاتێ بە شێوەی ئایدرۆب لە بۆ گولاکۆمە لە بۆی ئەویان پێنیتریشن ناکە باشە بەڵام ئەوکان کە پێنیتریشن دەکەن لۆ ئەوانە ئیڕڤرسیبڵن دێن ئەسیتال کۆلین ئیستەرێسی بلۆک دەکەن پێرکوانە ئەلکایل گروپەچی دروست دەکەن ئەگەر ئەمە لە مودەی کەمتر لە 24 ساعتی دائما بێک 2 ساعتی زۆربەی هەردەڕۆن ئەو ئەسیتایل کۆلین ئیستەرێسانە نەهاتین کردمان و ریڤرسیبڵ ئەو کابرایە یعنی پاس دەبی تاو دەمری لۆ چکە فۆسفۆریلیشنەک ڕوو دەدا لێرکوانە ئەو ئەلکیلە لا دەکەوی دەپێی دەگوترێ ئەیجین لەو حاڵەتی ئەمە ئەگە دەرمانیشی بدەینێ تازە تەواو ئەسیتایل کۆلین ئیستەرێسەکەی ڕۆی بەمنوبەت چانابتە ئەو نەخۆشە پاس دەبی باشە چکە دەرمان هەیە دەیدرێتی لەو حاڵەتی ئەگە هێشتاکە نەگەیشتی بیتە حاڵەتی ئەیجینگ لەو حاڵەتی دەرمان هەیە دەیدرێتێ لەوەی کەوا بگەڕێتەوە نەخۆشەکە و جان لەدەست دەدا زۆر جاربێ کابرا دەیە خۆکوژێ چکە و حاڵەتانە دەیتەکەمان باشە چەند شتێکمان هەیە ئیدرۆفۆنیەممان هەیە باشە ئیدرۆفۆنیەم لە بۆ کەلیمەی درۆی تێدا درۆ ئەمە دەرین پەتی درۆی کورتە لێ شۆرت دیوریشنە short duration باشە ئەوە لە بۆ چ بەکاردێ لە بۆ short duration لە بۆ نەخۆشەی بەکاردێکەوە پێی دەگوترێت مایستینە گرایفس ئێستا باشە مایستینە گرایفسیش دەکەین وەروە پایری دویەکەش لە بۆ هەندێک بەکاردێ بەڵام ئەوە لۆنگە پایری دۆستیگمیە وەروە فیزۆستیگمایەکە و فیزۆستیگما زۆر کەم بەکاردێت چکە فیزۆستیگما دەستەنە و بڵات درین باریەر لیپسۆڵی بڵە تێشەری ئەماینە باشە پێنیتریشن دەکات لە بۆ بڵات درین باریەر و دەبتەوەی تۆکسیکلوی ئەمە بەکاری ناینین فیزۆستیگمانی زۆر دەگمەنە بەکاری ناین باشە بەڵام نیۆستیگماین هەر بە ئێنەکەی لە بەریکەم باشە نیۆستیگماین یعنی نۆ CNS ناسە ناو CNS لوی بەکار دێ بابێ نێرکوانم باسییان لێ ئۆکەین لێرکوانەمە بەسڕە دەرمانەکان باسی لێ بکەین ئەمە بێتاکۆڵینمان هەیە گوتمان بێستانی سارد باشە بێتاکۆلین لەگۆ بێتاکۆلین ئیشی چێ باە کەم جاباسی بکەین ئەوە بە M3 وەدەنووسێ باشە ئەکتیڤیتی دەکە لێ دەبتەوەی مۆتۆلیتی GIT زیاد بکرێت
وروها دبتهوي يورينيشنش موتيليتي بلادرش زياد دكا بلادر كونستريكشن دبي دبتهوي أو كا أو ميزة أو سفنكترش دايما ريلاكس دبي لو حالتي ميزة كده بدري يورينيشن نتسبة كاردي لا بوست اوبريتيف اللي مكان لا بوست بارتم باشا يعني باش من دالبون يورينير تنشن افرتك كاو من دال دبي باش نجي ميزة كي خزن دبي بابلن باشا يورينير كان نعطيني يورينيشن كا لو حالتي اما بثاني كل ددني لوي بتواني يورينيشن انزام بدا يعني جاسترو باراليسيس يعني جي اي تي كي باراليسيس وكونتراكشن ناكا اما درين بثاني كل اني ددني انا دس من ام 3 ودن اسمه دبنوي كونتراكشني باشا هروها بايريتوستيغمانش لبو او حالتي بكار دين سر درجة كان باشا ميثاكولين مان هي كاكا ميثاكولين بس لبركة بميسي لبركة ميسي وازل توبان جيني باشا ميثاكولين ميسي استهان جهازي ربوي لدسته استما جهازي ربوي باشا دين تستكين اما ميثاكولين دينين لخوشيتي لو بزاني اسماي هي يعني كاوتا ميثاكولين لبو تسبكادي لبو دايغنوزي اسماي بكاردي باشا لو لا اسماي كابرا برونكاكي فيري سنسيتيف هر كوي ميثاكولين واني بيكي ام 3 كي كونتراكشن بكا طاو كابرا توش تنغنفسش تبي طاو دبي دبت برونكوس باسماكي لستابي زياتر بي يعني اوكسا اسماي هي باشا لو لبو تيستي بكاردي برونكيا بروفوكيشن تيست باشا چه بکردیم میثاکولین بوی بفکرید بیتو ها میسم لیر کنه دانه جهاز چرا بوی لبو لدسته تو بس میثاکت بفیر بیتو ان شاء الله وقت کشت بفکرید بیتو درجه كمان هي مليار كوانا كوالا بو جلاكوماي بكاردي جلاكوماتيا اما استباسي او ما كرت دبتوي ميوسس لان ميدرياسس بهو بتس دبتوي ميوسس اكما هستين بيلوكاربين ماندا لگر كارباكول او انا هردو چانس بون بيلوكاربين وكارباكول كل نرجع جونس بون يعني هر وچه ستايل كولين ايش عندك وچه ستايل كولين ایشکی انتی پاراسیمپاتیک کسی میوسه ولی مگر هست اینا منو بیکنه میدریاسس دین اتروفین دین اتروفین چیه انتاگونیستا کولینرژیک انتاگونیستا يعني اگونیست نیو يعني عكسي اگونیستا که انتاگونیستا باشه دین پیلوکارپین چی گفتم پی لگر لوکرچی پین مان کردیا اویتی ده لبو زیروستومیا بکرده دیرو کانا لبو تسي لبو جلاكوماي بكاردي ياخد كارباكولش اوش هر لبو جلاكوماي بكاردي بس قلت من كارباكولا كلبو يليس سنس اويا لبو هم نيكوتينيك ريسبتور كان ومسكرينيك ريسبتور كان وده كان زور كمتر بكاردي هم مور سايد افكت هي وروا فيسوستيغمين هيدري بكاردي يعني مي ادد بلا متى استكا سطاسط نيا دين اما تسمعني هنا خوشك ماني بيدا قلت جلاكوما اويس بيتزا باشا اي رش بيدرين يعني اي سبي بيدرين او ناواني هي دين اما تسيدني بيلوكاربين ددني لو لا باراسيمباتيك سيلياري مسلكان او مسلانا كونتراكشن دكن باخد دوزي كونتراكشن دكن دي كان اريا او سفنكتر مسلكاني اير كوانا وقتي كونتراكشن دكن سيدي دي او لو يقديتو وقتي لو يقاتو سيدي دي اوها اشتك معني بيدو قدر ايرا كانال اوف شرم او كانال اوف شرم دكريتو زياتر هذا مشاكل ايرا ببراورد ايرا زياتر كريتو اول سي دبتو هيتسي اگر اما هستين كانال اوف شرم كمان كردو دبتو هي اوي كا او اي ناو تساوي زياتر بستدري دراني جكا زياتر بي لو جلاكوما كتسار سدك ريبي باشا بلام اگر هستين اوهاما اللي كردي معنا ميدرياسس او وقتي كابرا انترا اوكيولار بريشر كي زياتريش دبي او كزياتر ناو تساوي دبنيتو جلاكوما كي خطر تردبي باشا لو ما هردسن سي دكين ديكينا ميوسس ولير كانش تسيا دير كانش اوي كونتراكشن بيدكين وقتی اوش كونتراكشن دكا او كانال اوف شر ماكيش زياده دبتو ايش سينديري كونتراكشني بدرين باش انا ماكر ديني اركوانا ها قلت من نازم والله ناوشي تركيا سيتشورجن سيندروم يبدا قلتريش تشوا باشا او زيروست دبتو زيروستوميا باشا اما دبيت بكين انكريسي لاكراميشن وساليفيشن كان هذا ساليفيشن ليك دوت اللي شيء زياده كنت كابرا زيروستوميا هي ديويش كا سبكاردي زياتر بيلوكاربين كارباكول كمتر بكاردي لبو هم لبو نيكوتينيك هم لبو مسكرينيك لو كمتر بكار دهنين دينا سلايدچكا اقتك سلاحتر برين
ئەو جارە دێنە سەر بەکارهێنانی ئەسیتایل کۆلین ئیستەرێز ئینهیبیتر ئینهیبیت باشە تمان هەیە ئیدرۆفینمان هەیە گوتمان پەتی درۆی کورتە لێ شۆرت ئەکشنی هەیە لە بۆ چ بەکاردێ لە بۆ دایگنۆزی مایەثینیا گرێڤس ئەوجا من لە تێنسڵۆن تێستی باشە تێنسڵۆن تێستەکەش ناوەکەی بزانی باشە ئەمە نەگە نەزانم مایەثینیا گرێڤس چیە لێ چ بزانم دایگنۆسی دەکە کاتە یەکەم جا وەرە با بزانینەوە نەخۆشیە چییە مایەثینیا گرێڤس چیە مایەثینیا گرێڤس ئۆتۆ ئیمیون دیزیسە يعني هر اوتو انتيبادي كانت دينستكن هيرج دكن سر نيكوتينيك ريسبتور باش او نيكوتينيك ريسبتور انا تقدتن اسيتيل كولين ناتاني بايند او ريسبتور انا بي لو دبتهوي ماسل ويكنس كاك لو دبتهوي ماسل ويكنس لو دبتهوي ماسل ويكنس لبوروي اما قوتين نيكوتينيك ريسبتور ما لا شي هي النيورو ماسكولار جانكشن كان السوماتيك سيل كان السكيلتال مسل كان هم يقسموا كلهم باشا لو دبتهوي او كابرا وشو كابرا اللي وشو شلوخاوي باشا ويكنس مصر ويكنس هذا سلوخو بيدو فقير تسمان هي اللي ركوانا اسيتال كولينكا انهي بابرين هيتمان بلام تسمان هي اللي ركوانا اوتو انتي بادي مان هي باشا او اوتو انتي بادي انا دين بو نيكوتينيك ريسبتور انا ودنسن انهبيتي عندك نال او اسيتال كولين بستناويا اما دين ستكين اما دين انهبيتي اسيتال كولين استريسي دكين وش انهبت ما كيرت تدبي اسيتال كولين زيادة دبي اگر اسيتال كولين زيادة بي كومبيتيف دكا عندها مشار اللي اقرأ اوتو انتي باديي دكا لوي كوا بتواني بوي وبنسيو زياتر وبكا صوديوم مكان بس نناو مصلكو تساببتو كواتا تريتمنتكي اما لو هيدروفونيا ميدادينية كم زار شورت اكشنا لبت بكاردي لبو دياغنوزي بكاردي يعني باش دائما لبو 5 لبو 15 دقيقه ام حسب دكان كابرم مصل ويكنس نعطي دستي خوي برسكاتو وقتي او درمان الدينين دطاين دستي خوي باساني برسكاتو يعني استال كولين ما زياد كر نيكوتين ريسبتور كان زيادر ايش دكان او لبو دايغنوزي اجنا لبو تريتمنتي زيادر تبكاردي نيوستيغما لو نيوستيغمان بكاردي نيوستيغمان دو ايشي هي ياك نيوستيغمان اسيتايل كولين استريسكي انهبت دكا باشا يعني اسيتايل كولينكي زيادة دكا لو شوينا ودوم ايشي هر بخوي ودكا نيكوتينيك ريسبتور كان زيادر اكتيفيت من اوان نوي باشا يعني غيري هندي تقريبا نيمتا اكتيفيشن تشي هي لبو وكو كولينرجيك اغونست كاربكا لو نيوستيغمان بكاردي بلا هاوش ديوريشن كي دو 3 ساعات زور نيا لو اما زيادر تبكاردين لبو كرونيك كيسا كان بايريدوستيغمايني بكاردين بايريدوستيغمايني كي لونجر ديوريشن لاميا زيادر باشا use for treatment chronic cases chronic myasthenia graves بلا ما ناتين فيزوستيغميني بدينا myasthenia graves لو تكا فيزوستيغمين دستناو سي ان اسي كاكا دستناو سنترال نيرفس سيستمي برين بارير كي تبرددا تشري امايني او يعني باشا وش دستمندر او انا كواترنري امايني لوكا نيوستيغمين ناسا ها قلت ما نيوستيغمين نو سي ان اس ناسا ناوبرين بلا ما اوان توكسيكا زور لو بكار ناين دينا سر ايرا فيزوستيغمين لبو انتي كولينرجيك توكسيسيتي يعني اگه كسك هاستا اتروبيني بكار هنا اتروبينسيا كولينرجيك انتاغونست اما دين فيزوستيغميني دا ديني حتى اسيتال كولين استريسكي انهبت بكا اسيتال كولين زيادك حتى كارجري اتروبينا كي نميني او لبو هندي بكا دي فيزوستيغمين وهروها نيوستيغمينش هر بكار دي لبو هندي لبس تكون نيورو ماسكولار بلوكيج كي ريسيرفر دكا وهروها بارالايتيك افكت اوف ذا دراج يعني هر شتي هم بابرين اتروبينكا اگه بکار هات کابرا گوشتی تو خوی بکوش یک کمر اتروپینی خواهد امراض دین و چی دیت خسته خانی اگزانی من اتروپینی خواهد وزنی شانه کاین دیاره ای اتروپینی باشا امراض فیزوستیگمینی دادینی باشا ها لیرکانا کابرا گدی یاخد لیرکانا ما شتش کمان هیا ریورس نيوروماسكولار بلوكيج معناها باشا يعني نيوروماسكولار كان بلوك بولو ما قلت من نيوستيغماين زاربي بخوي اكتيفيتي نيكوتينيك ريسبتور كان دكا وا دتوهي او كو اسيتال كولين زياد بلا بو اسيتال كولين استريسي انهبت دكات ما زال وضع الزهايمر بيني هيدروفونيا اوان زور مهمه
ئەو کەسی ئێرە زۆر مهمە. ئەمە دوو زۆرە نەخۆشیمان هەیە هەمان کارکتەریستیشیان هەیە. یەکەیان پێ دەگوترێ ماستیتیک کرایسس باشە ماستیتیک گرێڤسەکە زیاتر خەتەر دەبێت بە کرایسس یەکەیان پێ دەگوترێت کۆلینەرجی کرایسس ئەوەیە ڕاست پاراسیمپەتاتیکە باشە هەردووچیان تووشی مەسڵ ویکنس دەبن دێنە خاستەخانی دوو کەسمان هەیە تەماشای دەکەین هەردووچیان هەمان شتیان هەیە هەردووچیان مەسڵ ویکنسن بەڵام یەکەچیان ماستین یا گرێڤسە نەخۆشیەکەی باشە بەڵام بتە هۆی کریسس ینی ئۆتۆ ئەنتیبەتەکان زۆر زیاتر کەتم شاوەڕسمێکی زۆر زیاتر لێ نیکۆتینی ڕسپتەرەکان زۆربیان بلوک دەکرێت بەهۆی هەندێەوە باشە بەڵام ئەوەکەیت کیان چیە ئەوەکەیت کیان ئەمە زیاد دەرمانمان دەێت زیاد پایرۆدۆستیگمینمان دایتە باشە پایرۆدۆستیگمینەکەی پایرۆدۆستیگمینەکەی عفۆن زیادمان دایتێ ئۆڤەردۆسمان کردیا وەچی ئەو زیادەمان دایتێت تەمەشامان کردێ زیاتر توێ ناوخانەی بوویتە هۆی ئۆڤەرستیمولیشن لەبەرەوەی ئۆڤەرستیمولیتد بووە لێش ئەو ژەر دەبتەوەی ویکنس یعنی خانەکە کۆنتراکشن ناکە لەو حاڵەتەش شتێکی عەنتیکیە ها یعنی زیاد لە حد پۆزیتیڤ بووە لێ ئەویش هەر ئیشەکەی ناکا دێن چتەکەن دێن ئیدرۆفۆنیەمی دێنین دەیان دێنێ ئیدرۆفۆنیەم چییە شۆڕ ئاکتینجی هەیە لەسەر ئەسیتایل کۆلین ئستەریزەکەی ئینهیبیت دەکات وەختی ئینهیبیت کرد ئەمە چمان لۆ دەردەکەویم ئەسیتایل کۆلین زیاد دەکات باشە ئەگەر ئەو ئەسیتایل کۆلینە زیاد کرد ئەمە لێرکوانە چیە پۆزیتیڤمان کەمە لێ ویکنسە بەڵام ئەگە هەستا پۆزیتیڤەکەمان زیاد کرد ویکنسەکەم چی دێدێ کەم دەبتەوە ینی کابرا کەمتر مادی دەبیت تەماشا دەکەی باشتر دەبیت لێ دێن دەکەین تریتمنتە دەنی پاشەنجین پایرۆدۆستیگمانەکەی دەدەین یعنی لۆی زیاد دەکەین پایرۆدۆستیگمان باشە بەڵام ئەگەر هاتوو ویکنسەکە ئیدرۆفۆنیەماندایە ویکنسەکە چیدا زیاتر بوو لۆ ئەمە هەستاین ئەستایل کۆلین ئستەریسمانی هەبێت کرد زیاتر ئەوە هاتە ژۆرێ پۆزیتیڤیتی هەر ئۆڤەرستیمولیت بوو زیاتر ئۆڤەرستیمولیت بوو لەوە ئاڵەتەی دەبیت بکەین ویکنسەکە وچی زیادی کرد پایرۆدۆستیگمانەکەی بدەینێ نابی کابرا بێمە ئیندۆفۆنیەمی بدەینە ڕاست بنین بڕۆمارێ نە دەبی تەماشاکەین بزانین ئایا باشتر دەبی یاخود خراپتر ئەگە خراپتر بوو دۆزیی کۆلینێرجیک ئەگۆنستەکەی کەم دەکەینەوە ئەگە باشتر بوو کۆلینێرجیکەی زیاتر دەدەینێ ئەویان ئاخر سلایدە ئینشاءڵڵا باوەش تەواویکەن ئەلزایمەر دیسیز ئەمە گوتمان لە بۆ کۆگنیتیڤ فانکشنەکان ئەمە ئەسیتایل کۆلینمان هەیە لە CNS ئەگەر هاتوو بابرین نەخۆشی ئەلزایمەرمان هەبی باشە نەخۆشی چێ ئەلزایمەر لە ئەلزایمەر چڕوو دەدا لە ئەلزایمەر کۆگنیتیڤ فانکشنەکان کەم دەبتەوە لۆ چونکە ئەسیتایل کۆلین کەم دەبتەوە لۆ کەم دەبتەوە ئەگە غەڵەت نەبم دقە تەماشایەکی ئێرە بکەین غەڵەت نەبم نیکۆتینیک ڕسپتەرەکان لەو حاڵەتەیدا باشە لێرکانە لە نەخۆشی ئەلزایمەر باشە چڕوو دەدا ریدەکشنی ئەسیتایل کۆلین دەبی وەختی ئەو ریدەکشنە دەبی ئەسیتایل کۆلین کەم دەبتەوە ببینەوەرە ئەسیتایل کۆلین کەم دەبتەوە ئەمە چی لێ دێ ستیمولیشنەکەی ناومێشک کەم دەبی وەی لێ دەکابرە تووشی ئەلزایمەر دەبی وەش تووشی ئەلزایمەر دەبی شتی لەفکر دەستەوە ئەمە ناتوانین چارەسەرێکی بدەینێ کەوا کیوری بکە باشە بابین شیفابی لەوەی چارەسەری بکەن نیتمان ئەدی چمانەیە slow of progression of disease ینی وە دەکەین کابرا بەزووی بەسارەکی ئەلزایمەرەکەی زۆر توو نەوی بەڵکو هێدیوی باشە لە بۆ باشکردنی ئەلزایمەریە چی دەدەینێ ئەسید بابرێن دۆنی پیزلمان دەدەینێ باشە ریڤاستیگمانی دەدەینێ گەرانتەمانی دەدەین ئەوانە هەمیان چیە ئەوانە هەر هەمیان ریڤێرسبڵن ئەو عەفۆن ستیگماینەکان چنە ریڤێرسبڵ ئەسیتایل کۆلین ئستەریس ئینهیبیتەرن باشە ریڤێرسبڵن بەڵام هەر سێکیشیان تێشەری ئەماین کامپاس بلاد برین باریر ینی بچنە ناو CNS چکامە لێن دەر ئەو ئیشەی دەکەن ناو CNS باشە دێنس دەکەن ئەسیتایل کۆلین زیاد دەکەنەوە بەهۆی بلۆکی ئەسیتایل کۆلین ئستەریسەوە لەو حاڵەتی ئەمە نەخۆشی ئەلزایمەرەکەمان لە بۆ باشبوون دەچێت کۆلینەرجیک کرایسس کەوامە تازە گوتمە مەسڵ ویکنسە چی توش دەبی باشە چیان نیشانەکانی دەمبڵس یعنی چ یعنی گاستان ئەمە ئەو دەرمانانەی تازە باسمان کرد زیاد بەکارمان هینە چەند حاڵەتێکمان ڕوو دەدا یەکەم جا دەبتەوەی convolution یعنی involuntary movement of the skeletal muscle باشە دەبتە هۆی میۆسیسەکەی زۆر زیاد دەکات چاوی تەواو کچکە دەبتەوە ڕەشێنەکەی زۆر فرمێشی دەبی سالیڤێشنەکەی زۆر دەبی هاڕێتەکەی تەواو دێتە خواری
هارڕیتەکەی تەواو دێتە خوارێ تا هایپۆتێنشن زۆر خراپە برۆنکۆسپازمەکەی زیاد دەکە بە تایبەتێک کە ئەسمای هەبی کەسێک ئەسمای هەبێ من نابی کۆلنێرجیک درەنگەکانی بدەینێ کە بەخۆی کابرێت کۆلنێرجیک درەنگەکان دەبتەوەی ئەوەی کەەوە برۆنکۆسپازم بی باشە واروە دیفیکیشن زیاد دەکە باشە ینی باورم پیسایی یورینیشن زیاد دەکە واروە مەسڵ ویکنسیش زیاد دەکە گوتمان چی لێ دێ ویکنس گوتمان دەکەین ئیدرۆفۆنیەمی دەدەنی ئەگەر خراپتر بوو ئەو جە تێدەگەین کەەوە ئەوە کۆلینێرجیک کریس ئەگە باشتر بوو ئەو وەختێمە دەرێن ئەو ماستنیەکڕی سی هەیە دۆسەکەی لە بۆ زیاد دەکەین بەڵامەگەەوەبی دۆزەکەی لە بۆ کەم دەکەین یاخو سوێتینجیشی زیاد دەکات لەو حاڵەتی ئەوە زیاتر لە چێ ئەو نیشانەمان لە چی ئیش پێ ئۆرگانە و فۆسفەتیک تۆکسیسیتی باشە ئیکۆتایافیتەکەی باسمان کرد ئاگوتمان گاسی سیرم بەکار هەر لە کیمیا بارانی هەڵبجێ ئەو هەموو نیشانەی ڕوودەدا ڕاست کابرای دەکوشت ئەمە دەبایە زوو ئەو کابرای بێتە نەخۆشخانەی چی بدەینێ ئەترۆپین ئەگەر هەندێک ئۆکساینمان هەبوو دەیڵێن باشە ئۆکساین شتە چوە پرالیدۆ ئۆکساین بزانم باشە پرالیدۆ ئۆکساینشان دەدە بەڵام گوتمان ئەگەر ئەیجینچی بەسەردا بێ ئەو وەختی ئەوەش تەسیری نەدەمە لە چێ باسمان کرد لێرکوانە ئەگەر ببتە ئەیجینگ بۆندێک دروست دەکە ئەو ئەلکایلەی فرە دەدا فۆسفێت تەکتێتە ئێرکوانە بۆندێک دروست دەکە ئەو بۆندە بەمە تێکناستی ئەسیتایل کۆلین ئیستەریسەکە تەواو ئینهیبیتر دەبی و تاو کابراەکە پاس دەبی دێن لێرکوانە باسی ئەو شتانە ئەو پرسیاران دەکەین هەندێک پرسیارماندانە ئینشاڵڵا بیخینەوە ئەو جوابەکە شتان پێدرێ كرينا نيرفي رقم 3 رقم حرف رقم نو رقم دا باشا او كرينا نيرفانا سيمباثاتيك فايبرن كورنا والله سيمباثاتيك نينا باشا فولس باراسيمباثاتيك نك سيمباثاتيك بيثانيكول لقر ميثاكولين لقر بيلوكاربين work both of the muscarinic receptor and nicotinic receptor كورا والله فولس باشا لو تكون بس كارباكول او دوشتي ذكرت لو جا منكور مع كارباكول لي سيلكتيفا بكاري نايم أسيتايل كولين باني ماسكارينيك ريسبتور دبي ام سي انت سموث مسل دبته هي ريلاكسيشن راستا كورنا ولا غلط لبوي ام 3 اكسايتيشن بو دبته هي كونتراكشن نك ريلاكسيشن indirect cholinergic agonist باشا mechanism of action of the inhibiting acetylcholinesterase true راستا لو كم قلت ما indirect بخوي بايندي الريسبتور كاين نابي دي بايندي تشي دبي acetylcholinesterase كاين يهبط دكا لو عرضتي acetylcholine زياد دكا باش چند drug are classified as indirect cholinergic agonist باشا ما يجوز موضوع وان چانيان لو درجانا مازالك تدمي فكركيو indirect cholinergic agonist يعني تسمعنا بقول لا indirectly reversible لكن irreversible لك اوان توكسيكا هذا باباسي كيسج بين دير باشا توكسيكا أورغانوفوسفاتيك شتكانن سيرينغازي دكتو إيكوثيافيتي دكتو بس أو درمانة بون أما سيرينغاز لا كيميا بارين هلب زي بكاراديان بيني كشتكالي منهم أو بيني كشتكالي زاروية فلاحدتي دبي أو بيني بحار دقي داكا أو نشلوش تانا دكوجي كاتي زاروية وشوه دكا بايك دي يعني هو فلاحكيا بينك يدستي فردها تحاردي با أراستي خوتي إما قلت ما أوا تيرشريا ماينا اللي بتصوري بالله كاكا أو درمانة بخوي دكتو راز دستنا قلبي راز دبتهوي أوي أسيتايل كولين استريسي انهبتك وإيريفرسيبل الشيء أجر لكم تلا بيسهر ساعاتي يعني حتى بيسهر ساعات ناني خاصة أو كابريا باز دبي تمام بتهبتك الرجاكي زوري دين سيري دكان يا كم زار أو كابريا وشي دي تزتشي لبردكريتو دشوري قلبي حتى أو أورغانوفوسفاتيك بيون أمينيوم باشا يقلا شتكان ديكي كوالوي داندري يقدر قطوا بون النورمال صلاين لو دادني لود كا حتى بلاد بريشر كي قتك بارز بتو كا تواو بلاد بريشر تواو حتى خواري باشا واروا ريسبيراتوري كشي تماشى داك مزيان ادا طواني هنا صيبدا ياخذ ناطوني واروا هندك درجه شي دني يقلو انا اتروبين بس بيم جوتن ببتا ايجينج او انا اجناكن اتروبين دني لغير اوكساين مكان براليدوكساين تي دني براليدوكساين او براليدوكساين متستكا او براليدوكساين مكا زور ميمه او دي او بيش او ايجينج رو بدا لير كنا او لا هذا بلام اگر ايجينج رو يدا بيوج لا نادي ببراليدوكساين مكش لا ندري لو علتي او كابريا باس تبي يس او تداني عشان
ئەمە لێرەکانی گوتمان ریڤرسیبل و ڕیڤرسیبل کابکە ریڤرسیبلەکان چم و دائیمە سیگمایەکان هەبوون ئەوانە باشە ریڤاستیگمیا باشە ئەوجا کووە بکەین ئەمە دوو شتمان لە فکر بمینە یەک لەوانە ئەوانەی کەەوە لە بۆ چارەسەری ئەلزەهایمەر بەکاردەهات زەهایمەر باشە یەکە چەند گالانتەماین بوو لێرەکانە نووسیبمان گالانتەماین باشە دووەکەت کەم بەچ لە بەرکەم یەکە چیان دۆنی پێزڵ باشە دۆنی پێزڵ ئەوە چ بوو ئەم بە دۆڵی پێزلم لەبەر کرد دۆڵێکمان هەیە پێی دەرێن دۆڵی پێزل کابراەک ئەلزەهایمەری هەبوو چۆ ئەو دۆڵی چاک بوو ئەو دۆڵە ریڤەرێکی بەناودا ڕووبارێکی بەناودا دەڕوە ریڤەر باشە ڕووبارێکی بەناودا دەڕوە لێ ئەمە هەستام چم کرد هەم ریڤاستیگماینەکە هەم دۆنی پێزلەکەی باشە دۆڵی پێزلەکەی دۆنی پیزل هەردووکم بەهۆی لەبەر کرد کابراکی ئەلزەهایمەر چاتۆ کابراەک منیا پێشسەری خۆم ئەلزەهایمەری هەیە دەستە دۆڵی پێزلی ریڤەرێکی لێ هەیە کەواتە ریڤاستیگمیا لە هەروە دۆڵی پیزل دۆنی پیزل ئەوجەم دەرم دۆڵی بەڵام بەخۆی دۆنیە باشە دۆنی پیزل باش بزانین چ دەرمانەچکە هەبوو چ دەرمانەچکە ئیندایرێکت کۆلینەرجیک ئەگۆنستە ئەو کۆڵانە هەونینە ئەوانە هەونینە هۆنە دایرێکتن ئیدرۆفۆنیەم ئەویش هەروەتر یاعفوان ئیدرۆفۆنیەم ئەویش ئیندایرێکتە باشە ئیدرۆفۆنیەمش ئیندایرێکتە وەروەها پیلۆکارپین ئەویان دایرێکتە ئەوانەش ئیندایرێکت کەواتە چیە C D F عفوا F G ئەوان وەڵامی ڕاستن لێرەکانە which of the following is not a part of the cholinergic crisis meiosis پارتەکە باشە lacrimation پارتەکە bradycardia باس پارتەکە بەڵام constipation قەبزی وەکو دەبتەوەی قەبزی بام cholinergic crisis دەبتەوەی ئەوەی کە motility gastrointestinal tract زۆر زیاد بێ یعنی لە زیاتی ئەوە بی دەبتەوەی defecation دائما یان دەبتەوەی داریا یەک لە ساید ئیفەکتەکانی cholinergic crisis یا cholinergic agonist چیە داریا هەن دەمبڵز دیەکە داریا urination muscle weakness لەگەر bronchospasm باشە لەگەر ئێڵەکان lacrimation sweating تێنسڵۆن تێست لە بۆ چ بەکاردێت تێنسڵۆن تێست گوتمان لە بۆ دایگنۆزی مەثینە گرێفسی بەکاردا چما بەکاردەینە شتێکەوە short duration بی چەندە short duration بوو درۆ پەتی درۆی کورتە ئیدرۆفۆنیە باشە وەروە چیان دڕک چۆیسە لە بۆ گلاکۆمای چ درۆگەک لە بۆ گلاکۆمای بەکاردێ ئەو پرسیارە ئایدی خۆتە کە دڕکمان زۆر لە بۆ گلاکۆمای بەکار بێ بەڵام چیانیان لە هەمووی باشترە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.